خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا هیوادارم ئەوانەی کە بە خراپ بەکارهێنن لە بۆ دوای چیتر کەس نەکەن قوربانی چێژ و ساتە خۆشەکانی خۆیان دڵنیام زۆر کەسێک نەخۆشی نەفسی هەیە لەگەڵ خۆش چێژبینین لە عەزەبیانی خەڵکە هیوادارم بۆ لەمە دووە ئەوانەی کە خراپ خۆیانەکەن کچ خۆیەکاوە کورکور خۆیەکاوە کەچ خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا و شتی فێک بەکارهێنن واتە شتی ساختە چیتر لەمە دووە ئەوە دووبارە نەکەنەوە چونکە زۆر کەس دەبێتە هۆی قوربانی دەستی ئێوە. سۆشیال میدیا بۆتەوەی کە من و خۆشەویستەکەم بەیەک بێنێ بەڵام لە هەمان کاتە زۆر کەسی تری لێکجیا کردوێتەوە. من داوا لە کچانەکەم کە هەم لە خەڵەتێن بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم باش و هەم خراپیشی هەیە. من سپاس بۆخوا لایەنە باشەکەم بەکارهێنە توانیم بە خۆشەویستەکەم بگەم ئینشەڵا ئێوەش پێیەکەن. سۆشیال میدیا شتێکی باشە بۆ هەنێک کەس بەڵام ئەگەر تۆ خێزانداریت ژیانێکی خۆش پێبینی نابێ ئادی کەسانی تر وەرگری چونکە لەوانەیە بێتە هۆی تێکدانی شیرازی خێزانێک یان تۆ ئەگەر لەوانەیە بڵێ ئەوە کەسێکی نوێیە ئەگە بیناسن بڕۆمە دەرەوە لەگەڵ یان مێشکی تۆ تێک بدات بۆیە باش نییەوە سۆشیال میدیا هەندێک جاریش شتێکی باشە بۆ وەرگرتنی زانیاری و هەندێک کەسی پێگەیاند و هەندێک کەسیشی لێ کردوێتەوە بەڵام ئەگەر تۆ باشی بەکاربێنی ئەوە ئەتوانی سوودی لێ